بەخێر بەسەر چاو دیارەکردنەوەی قوتابخانەکە لە چەند ڕێکارێکی یاسایی ماوە بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی ئاگادارە کە پەیوەندیمان هەیە بەردەوام لەگەڵیانە قوتابخانەکە شتێکی وای نەماوە تەنها ڕێکارێکی یاسایی ماوە و لە ماوەیەکی نزیکە دەدرێتەوە پێمان. پێشبین دەکەن کێم قوتابخانەیە بکرێتەوە؟ وەڵاهی دڵنیام لە کاتێکی زۆر نزیکا بێت. قوتابخانەی خەلیفاوە لە 2008-2009 دروست بووە، بەڵام ساڵ بە ساڵ ژماری قوتابیان زیادی کردووە لەبەرەوەی ناوچەیەکی شوێنێکە ژماری خەڵکانێکی زۆر دێتە ئەم ناوچە گەڕێکێکی شعبیە، ژماری قوتابیانیش لەگەڵ ئەوەشدا ژماری قوتابیان ساڵ بە ساڵ زیادی کردووە. لە ئێستا نزیکەی 500 قوتابیەکمان هەیە. بەڕاستی جێگەی ئەوەی مامۆستایان کاتێک چنە پۆلەکانەوە ناتوانن بە نێوی قوتابیەکان بڕۆن لەبەرەوەی ژوورێکی 3 بە 4 نزیکەی 35 تا 40 قوتابی تایە. 35 تا 40 قوتابیش بۆ مامۆستا زۆر زەحمەتە لە ژوورێکی بچووکە بتوانێت سەیتەرە بکاتە سەر قوتابیەکانەوە بتوانێت وانەیەکی دروست و گونجاوی سەردەمیانە بڵێتەوە.